سەبارەت بە پێگەی هەرێمی کوردستان بەڕێز علی دۆڵەمەڕی نوێنەری حکوومەتی هەرێم لە فەڕەنسا لە پاریسەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز علی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. پێگەی هەرێمی کوردستان لە دەرەوە چۆنە؟ ئێستا بەربوونە تۆ لە فەڕەنساوە چۆن باسی هەرێمی کوردستان ئەکرێت بە گشتی وڵاتانی ئەوروپی و ئەمریکاش لە نێویانە؟ بەڵێ زۆر سپاس. بەحقیقەت هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر گرنگی هەیە لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی فەڕەنسا گرنگی زۆر بە هەرێمی کوردستانەدا، چونکە دەزانێت هەرێمی کوردستان فاکتەری سەرەکی ئاشتی ناوچەکەیە. بەبێ هەرێمی کوردستان ئاسان نییە ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست بێت. لە دوایین کۆبوونەوەی سەرۆکوەزیران لەگەڵ ماکرۆن لە کۆربانی داوست ئەومان بینی کە زۆر بە ڕاشکاوانە پشتگیری لە هەرێمی کوردستان کرد. ئێمە لەگەڵ هەموو دامودەزەکانی حکوومەتی فەڕەنسا لە پەیوەندێکی زۆر باشدانە هەمویان پشتگیری خۆیان بە حکوومەتی هەرێمی کوردستان دەپا دەکەنەوە و دەزانن کورد هەمیشە فاکتەری ئاشتی سەقامگیر بووە. بۆیە ئەمڕۆ هەرێمی کوردستان باخی گرنگی هەم بۆ وڵاتانی ئەوروپی هەم بۆ ئەمریکا و وڵاتانی ترش هەیە لە ناوچەکەدا، چونکە تاکە ناوچەیە کە ئەمڕۆ ئاسایش و سەقامگیری تێدایە. بێجگە لەوەش هەموو ئەوانەی کە تووشی توندوتیژی و کێشە بووینە لە هەرێمی کوردستان وەکو ماڵی خۆیان پێشوازی دەکراوە. دەبینەکەین هەرێمی کوردستان توانی پێشوازی نزیکی 2 میلیۆن کەس بەبێ جیاوازی بکات. کەکە علی من خۆز بزانە بم لە گۆرا باوەریاتە کارگێریە سەردانا سەرۆکوەزیر مەسرور بەرزانی بۆ ئەمریکا بۆ واشنگتن چێ لە سەر پەیوەندیین هەولێر و بەغدای دەکارێ بکە چاوا دەبێت؟ بێگومانەوە سەردانە گەلێک گرنگ بوو وەختێکی گەلێک باشدا کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی سەردانە وڵاتی گرنگ ئەو وڵاتەیە کە ئەو عێراقا ڕزگار کردیە. بێگومان خەڵێت زۆر باش تێدا هەبوونە جیبینی جەنابی سەرۆکی حکوومەتی کردن گەل دەسەڵاتدارێت ئەمریکا گەل وەزیری دەرەوە گەل کۆشکا سپی گەل سێناتۆرە ئەوانە دەوڵێکی مەزن هەبێت بۆ ئەو کێشە نێوان بەغدا و هەولێرە هەنا شێوەیەکی دەستوری بێت چانە سەرکردن. ئەم بینەکەین وەزیری دەرەوە باسیەوە کرد کە بەڵێ پشتیوانی حکوومەتە هەرێما کوردستانە خۆراگرتیان کە حکوومەتە شیا پشتی چەندین قەیرانە هەر بەردەوام بێت. بۆی ئەو سەردانە گەلێک گران بوو لەو کاتەدا کە هەممە کێشێت ئەو عێراقێدا هەنا پابەند نەبوونە دەستورێدا، چونکە ئەم وەکو هەرێما کوردستانی وەکو حکوومەت هەرێما کوردستانی هەمیشە پابەند بوونە دەستورە ئەو دەستورە کە 1985 خەڵکی عێراقێ دەنگ بۆ دا ساڵە 2005دا. بۆیە ئەو کۆبوونەوەی بێت دوای جەنابی سەرۆکی حکوومەتێک گەل بەرپرسێت ئەمریکا بێگومان کاردانەوەیەکە باش و ئیجابی دەهەبێت سەر پەیوەندی نێوان هەولێر و بەغدا. باشە کاک علی بۆچی پێگەی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دەرەوە بۆ وڵاتانی ئەوروپی گرنگە؟ گرنگی پێگەی هەرێمی کوردستان لە چیدایە؟ بەحقیقەت ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. ینی ئەگەر بە باز بکەین هەرێمی کوردستان نمونەیەکی زۆر باشە لە ناوچەکەدا لە زۆر ڕوویەوە لە ڕووی پێکەوە ژیانەوە کە گرنگی تایبەتی هەیە. خۆ دەبینین چەندین نەتەوە و ئاینی جیاواز لە هەرێمی کوردستان تاکو ئێستا بەبێ کێشە بەبێ هیچ ئەوەی تووشی هیچ کێشەیەک ببن پێکەوە دەژین. هەرێمی کوردستان بوویتە داڵدەدانی بە میلیۆنها خەڵک لە کاتە ناخۆشەکاندا. لە شەڕی داعشدا ئەگەر هێزی پێشمەرگە و خۆراگەری و ڕۆلی جەنابی سەرۆک بارزانی نەما زەحمەت نەبوو داعش بە ئاسانیەدا بشکێت. لەسەر ئەمەشدا هەمیشە هەرێمی کوردستان هەوڵی داوە کە ببیتە فاکتەرێکی سەرەکی سەقامگیری لە ناوچەکەدا و لە ڕووی دموکراسی و مافی مرۆڤ و ئازادی ڕادەربرین ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ناوچە هەیە نمونەیەکی زۆر کەمە لە چەندین وڵاتمان لە دەوروبەردا هەیە، بەڵام ئەوانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بێگومان نمونەیەکە بۆ هەموو ناوچەکە. ئەمە هەموو وای کردووە کە پێگەی هەرێمی کوردستان لە دەرەوە زۆر گرنگ بێت. وڵاتان دەیبینن سەرکردایەتی سیاسی کورد چۆن تعامل لەگەڵ ئەو وارودەخەی کە تووشی ناوچەکە بووە دەکەن. هەمیشە ئەمە فاکتەر بووینە. ئەگەر ڕۆلی جەنابی سەرۆک بارزانی و خاڵی خۆشبوو مامجەلان نەبا و عێراقی کە ئێستا هاتوودەدی زۆر بە ئاسانی بەدی نەدەهات، چونکە ئەو کاتە کە سەدام ڕۆیشت حکوومەتێک نەبوو تەنها کوردەکان خەبرەیان هەبوو. لە شەڕی داعش هەمان شێوە ڕۆلی هێزی پێشمەرگە نەبایە ئەفسانەی داعش دەستی پێشمەرگە شکێنرا و ئاوارەکان خۆتان دەبینی ئاواری سووریا براکە یەزدەکانمە مەسیحەکانە وەروە چەندین خەڵکی عەرەبی سنەنشینەکان و شیعەنشینەکانش لە هەرێمی کوردستاندا خەڵکی کوردی باکوور کوردی ڕۆژهەڵات کوردی ڕۆژاوا لە هەرێمی کوردستان بەبێ کێشە و جیاوازیدا ئەم ناوچەیە ناوچەیەکی سەقامگیرە ئەتوانێت ببیتە مۆدێلێک بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بۆیە هەرێمی کوردستان پێگەی گرنگە وەکو باشی کرد لە هەموو خاڵێک لە هەمووی گرنگتر ئەمەش ئەوەیە کە هەمیشە فاکتەری ئاسایش و سەقامگیریە ترسی بۆ سەر هیچ وڵاتێک نەبووە تاکو ئێستا. کەکە عەلی وەکی نوونەرێ
حکوومەتە هەرێما کوردستانی لە فرانسا وەکی دیپلۆماتکارێکی خوازمشتە بپرسم یانی زمانی دیپلۆماسیەدا حکوومەتە خوێراگر کوردستانە بەهێز بنافکردنا جەنابێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی وەکی تێک و شەرێ ئازادیە چ پەیاما دەدن تی چاوا دەخوینە بێگومان وەکو من بەحث کردش پێشماندا ئەو پەیاما جەنابی سەرۆکی حکوومەتی هەیە بۆ دەربە پەیامەکە زۆر گرنگە ئەو پەیامە دەوێت کەمە پێک بەبژی ئەمە وڵاتێکی نەبێژێنێ عێراقدا گەل وڵاتی دەوروبەرش ئەو پەیامە مەدایە هەموو وڵاتی دنیای تایبەتی سەردانی جەنابی سەرۆکی حکوومەتی بۆ دەرەوە پەیاما ڕاگەاندنیان ئەم نابینە مەترسی و کێشە بۆ سەر هیچ وڵاتێکی بۆ سەر هیچ نەتەوەیەکی بەڵکو پێچەوانەوە ئەم هاوکار و یارمەتیدەری بۆ ئەیان بشین ئەم ناوچەیە بەرەو سەقامگیری و ئاسایش دەکەن نەک تەنها هەرێما کوردستانی بەڵکو عێراق و ناوچەکەشدا ئەمە پەیامەکە زۆر گرنگە کە ئەمدەنێ هەموو دنیایدا و بڕوابوون بە پرەنسیپێت دموکراسی بە پرەنسیپێت ئازادی بە پرەنسیپێت لێبوردەیی بە پرەنسیپێت پێکێکە بە ژیانێ قبولکردنا یەکتریدا ئەمە هەمەوە خواستیە کە بەرێ ڕۆلی جەنابی سەرۆکی حکوومەتی لەوانەدا زۆر زۆر گرنگ بیت ئەوڕۆکە پەیامە گەیەنکە هەموو وڵاتی دنیایدا و تایبەتی وەکوم بەحث کرده کە کورد فاکتەرێکی سەرەکیە وێ ناوچەیە بۆ ئاسایش سەقامگیری و ئۆپێکە ژیانی باشە سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واشنگتن تا چەند کاریگەری ینی پێگەی هەرێمی کوردستان بەهێزی پێگەی هەرێمی کوردستان گرنگیدانی ئەمریکا بە هەرێمی کوردستان تا چەند کاریگەری باشی ئەبێت لەسەر عێراق بەگشتی بێگومان کاریگەریکی زۆر باشی دەبێت چونکە هەرێمی کوردستان پێگەی گرنگی هەیە لەو کاتەشدا کە دادگای بەناو فیدرالی عێراقەوە کە چەند بڕیاری دژی حکوومەتی هەرێمی کوردستان دەرکردووە ئەوان تەماشای هەموو ئەوشتانە دەکەن کە دژی هەرێمی کوردستان دەکەن ئەوان بینیان بەحقیقت ئەوان بینیان کە ناتوانن بەهێز هەرێمی کوردستان نەلاواز بکەن ناولاوبان بۆ ئێستا بە بیانۆی جورا توانن ئەنی کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکەن وەکو نەناودنی بودجەیە وەکو گۆڕینی یاسایی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستاندا ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو کە ئێمە لێدا لە وەکو لە فەڕەنسا و هەروەها هاوکارەکانش چ لە ئەمریکا چ لە وڵاتانی ترە باسیەوە دەکەن لە ناوبردنی کورسی پێکهاتەکانە کە مەترسێکی زۆر گەورەیە بۆ سەر ناوچەکەدا چونکە زۆر بە گرنگی داوام بۆیە پێگەی هەرێمی کوردستان زۆر گرنگە ئێمە لە ساڵی 92ەوە هەرێمی کوردستان بڕیاری داوا کە کورسی بۆ پێکهاتەکان چونکە بەشێکن لە وڵاتی خۆماندا ئایندەی ئەو پێکهاتەکان ئێمە پێدەنێ پێکهاتەکان لە هەرێمی کوردستانە لە عێراق لە ناوچەکەیەدا بۆیە ئەم بڕیانە وای کردووە کە بەڵێ وڵاتان زیاتر گرنگی بە هەرێمی کوردستان بدەن بۆ پێی کە ساڵی 92 بڕیارمانداوە پێکهاتەکان باشتر بن لە بەڕێوەبردنی دەسەڵاتەوەدا ئێستا حکوومەتی عێراق دەوێت بە بیانووی جوراجۆر لە ئێمە بستێنتەوە بۆی ئەم سەردانە سەرۆکی حکوومەت بۆ ئەمریکا خۆی لە خۆ دەردەخات کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ڕۆڵی جەنابی سەرۆکی حکوومەت کارنەفر بارزانی زۆر گرنگە کە ئەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ ئاشتەوایی لە ناوچەکە لە عێراقدا ببینێت بۆیە ئەمە خۆی دەردەخات کە ئەمریکا وڵاتێکی زرهێز پشتگیرێکی تەواوی هەرێمی کوردستان دەکاتەوە وەتەکانی وەزیری دراوە لەگەڵ سەرۆکی حکوومەت بەڕوونی دیار بەڵێ سپاس بۆتە کێکەی عەلی دۆڵەمەری نوونەری حکوومەتە هەرێما کوردستانی لە فرانسەی لەگەڵمە